ماسیەکان لوتیان هەیە؟ بەخۆی ماسی حاسەی شەمی هەیە بۆنکردن. بەڵام دووکن لە لوتی هەیە، بەڵام لوتەکەی پێشچاو نییە بلێ لوت بێ. ئەو هەستەیەش یەکجار بەهێزە، لۆیە وشیارە و ئاگدارە، واتە ئاگای لە ڕەوشی بۆنی ناو حوزەکە هەیە، لۆیە شڕەت فعلی دەبی، کاردانەوەی دەبی کە مەسەرەن ئەمۆنیا یان نترات لە ناو حوزی ئاو کە خزمەت نەکردیە و پاکوکانەکەت ڕانەگرتیا یان ڕێژەیەکی زۆری ئالی کرد دایتێ کەوانە هەموو تەحەلل دەکا و دەمینێتەوە هەمووی ناخوا ماسەکان. زۆر جوانە ئەو پرسیارم بۆ دروست بوو ئەگەر ئێمە لە ڕێژەی خۆی زیاتر خواردن بین بەم ماسیانە چیان لێت؟ یەکەم شت هیلاک دەبی ماسەکە زەڕەر و زیانی هەیە. دوو ئەمە ئەوە هۆکارەکە بۆ پیسبوونی خودی ئاو و پیسبوونی ئاوەکە و حوزەکە. دکتۆر باشە ماسیەکانمان تا تەمەنی چەند ئەژین؟ بەخۆی بەپێی زۆری ماسیە، ماسی لە 4 ساڵی هەیە تا 20 ساڵی هەیە. تا 20 ساڵ؟ بەڵێ هەتا 20 ساڵیش دەڕوا. ماسیەکی جوانی ئەگەری هەیە تەمەنی بگاتە 20 ساڵ. بەڵێ بەپێی زۆرەکانی.